خێراتنی ئێوەی بەڕێز دەکەم بۆ گەیاندنی ئازاری ئەو مناڵانە بەلایەنی پەیوەندیدار. من وەکو باوکی ئەو دوو مناڵە کە هەردووچیان خاوەن پێداویستی تایبەتن لە هەمان کاتدا هەردووچیان پێویستیان بە چارەسەری سروشتی چڕ هەیە کە لە حالی حازر مانگانە 800,000 دەدەم بە سنتەر ڕۆژانە بۆ 1 سەعات. و لە هەمان کاتدا ئەوەی بچووکم ناوی محەممەدە کە یەکە لە نەخۆشیە CP پێڵێن کەەوە شەلەلە لێ بە خۆمان پێ دەێن شەلل کە چارەسەری لە دەرەوەی وڵاتە لە وڵاتی ئەڵمانیایە و ئەوەی گەورەم ناوی لاویە تەمەنی 6 ساڵ و 2 مانگە یەکە لە نەخۆشە دەگمەنەکان کە من ماوەی 5 ساڵ و نیوە دکتۆری فەقەرە نەماوە نەیکەم نەگەیشتم بە هیچ نەتیجەیەک تەنها ئەوە نەبێ دکتۆرەکان کۆکن لەسەر ئەوەی ئەو قایشەی 3 مانگجارێک بۆ بەدرکەم کەوا کولفەکەی 300 دۆلارە و تاوەکو ئێستا من نەمزانیوە ئەو مناڵەم یەکە لە نەخۆشە دەگمەنەکان کەوا MPS 6 پێدرێن تاوەکو ئەو کاتێک کاگرزگار خۆی دوو مناڵەکەی 3 مانگ 4 مانگ پێش ئێستا هاتن لێرانە قسەیان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن کرد کە بینیم ئەو برادرە مناڵەکەی هەمان شێوە و شکل و هەموو نیشانەکانی لە مناڵەکەی منە چێ و ڕاستەوخۆ سەردانی وەزیری تەندروستیم کرد و پێم و دوی مناڵەکەی منیش هەست دەکەم یەکە لەو نەخۆشانە دوا بە دوای ئەوەی وەزیری تەندروستی منی نارد بۆ مستەشفای ڕاپەڕین بۆ لای دکتۆرە لانە کەوا فحس بۆ ئەو مناڵە بکرێ بزانین ئایا ئەو نەخۆشیە هەیە یان نا. لە 14 دوو فحسەکەی دەرچووە کەوا یەکە لەو نەخۆشانە بەداخەوە کە لە هەموو نەخۆشەکان دەرەجەی زیاترە و لە هەمووان زیاتر پێویستی بە چارەسەر هەیە. خودی دکتۆرە لانە کە فحسەکەی بینی و مناڵەکەی بینی وتی ئەو مناڵە وەزعی زۆر خراپە دەبێ بە زووترین کات دەست بە چارەسەری بکەین. منیش وتم کێشەنیە با دەست بە چارەسەری بکەین و دەرزیەکانی لێ بدەین. بەڵام وتی ئێستا لە حالی حازر دەرزینیە و دەبێت چاوەڕێی بکەین. من نازانم یعنی ئەگەر ئەو مناڵە بە زووترین کات پێویستی بە چارەسەر بی و دەرزی نەبێ مانای چییە؟ ئەوە دوو مانگە ئەو مناڵە فحسی دەرچوە تاوەکو ئێستا هیچ دەرزیەک نییە من لەو منداڵی بدەم و چارەسەریشی لە وڵاتی ئەڵمانیایە کە زۆر پێویستە ئەو مناڵە ببردرێت بۆ دەرەوەی وڵات لەبەرەوەی هەموو جەستەی لە پوکانەوەیە و نەدەتوانێت بڕوە نەدەتوانێت قسەش بکات. تەواو ئەو نەخۆشیە بەسەری دازاڵ بووە و کەوای لێ کردووە لە هەموو شتێک پەچی خستووە تەنانەت کاریگەری لەسەر چاوەکانیشی هەیە خەریکە چاوەکانی لەدەست بدا. بۆیە داواکارم لەلایەنی پەیوەندیدار کە بە زووترین کات بێن بەهانای ئەو مناڵانە بۆی بیان بم بۆ چارەسەر بۆ دەرەوەی وڵات و ناشمەوێت دوای ئەوە دوای ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیم دوای ڕۆژێک دوو ڕۆژیکە بڵێن وەڵا عیلاجەکە هات بەپێی ئەو زانیارەی من هەمە ئەو دەرزیە تاوەکو کۆتایی ساڵ نایە بۆ ئەو مناڵە. دکتۆرە لانە ئەڵێ دەبێت چاوەڕێکی ئەگەر دەرزی زیادمان هەیە ئەو کات لی دەدەین. ئەو دەرزیەش زیاد ناکە لەبەرەوەی هەر منداڵە و نسبەی خۆی بۆ هاتووە. جا داواکارم لەلایەنی پەیوەندیدار من وەکو نەوەیەکی پێشمەرگەی ئەیلول و کوڕی پێشمەرگەی گوڵان داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی دەکەم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی و جێگرەکەی کاقوبات تاڵەبانی داواکارم کاکە لاوی تەنها چاوەکانی لە جەستەی داماوە بینایی هەبێت. هیوادارم بە هانای کاکە لاوی بێن با چاوەکانیشی لەدەست نەدا. سپاسی هەمووتان دەکەم و خدا خێری هەموو لایەک بنووسن.